بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی تێپەڕبوونی 8 ساڵ بەسەر کۆچی دوایی نێوشیروان مستەفا، یەکێک لە تێکۆشەر و خەباتکارەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد کە بە درێژایی تەمەنی خەباتی کرد لە پێناوی ئازادبوونی نیشتیمانەکەی گەلەکەی و لە پێناوی ئەم میلەتەدا تێکۆشاوە. گفتوگۆ دەکەین لەبارەی ئەم ژیانی لە شاخ و ئەم دواتریش کە بزوتنەوەیکی دامەزران بە ناوی بزوتنەوەی گۆڕان بۆچی ئەم بزوتنەوەیە وای بەسەرهات لە دوای کۆچی دوایی ئەم سەرکردەیە. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کا خەلیل سەرکانی پێشمەرگەی دێرین کا خەلیل سڵاو لێبێ. زۆر سپاس بۆ ئێوەش. خێرات سەرچاو. سەلام. با لەوە دەست پێ بکەین چیت هەیە بۆ ئەم ڕۆژە؟ ئەمڕۆ هەشتمین ساڵوەگەری ڕۆژی ماڵ ئاواییکردنیەکی لە دیارترین سەرکردە و تێکۆشەرەکانی میلەتەکەی ئێمە کە ڕەوانشاد کانوشوە مستەفایە. لەم مناسبەتە هەزاران درود و وەفا بۆ گیانی پاکی ئەو سەرکردەیە کە زیاتر لە نیو سەدا خەبات لە پێناوی ئازادی میلەتەکەمانە بە بێوچان و کاگنوشیروان هەر تەنها سەرکردە و پێشمەرگەیەکی چەک بەدەست نەبوو. کاگنوشیروان پیاوە بوو هەڵگری کۆمەڵی خەسڵەتی گەورە گەورە بوو، کۆمەڵی تایبەتمەندی گەورە گەورە بوو. لەوانە کاگنوشیروان خوێنەوارێکی گەورە بوو، خوێنەرێکی گەورە بوو، ڕۆژنامە نووسێکی بە ئەزمون و بە تەجروبە بوو، مێژوو نووسێکی باش بوو، زمانزانێکی باش بوو، پیاوێکی شارەزا، پیاوێکی شارەزا لە بواری کۆمەڵناسیەوانە بە تایبەتی لەسەر کەلتور و عرف و عادەتی میلەتەکەی خۆی چوو بۆ عمقی هەموو ئەو بابەتانە کە باسم کرد. لە هەموو ئەمانە ئەم پیاوە پیاوێکی سەرکەوتووە سوارچاکێکی ئەو مەیدانە بە هەموو معنای کەلیمە و لە دەستدانی کاگنوشیروان لەو کاتە خەزارەتێکی گەورە بوو لە بزوتنەوەی میلەتەکەی ئێمە. میلەتەکەی ئێمە هێشتا زۆر پێویستی بە کاگنوشیروان هەبوو لەبەرەوە لە کاتێکا ئەو ئێمەی بەجێهێشت وڵاتەکەی ئێمە پڕ بوو لە کێشە، پڕ بوو لە ئاڵۆزی لە بینی ئەحزابی سیاسی لە ناو خۆمان، ئێمە و عێراق، ئێمە و دەوڵەتەکانی چوار دەور، هەموو ئەمانە کاگنوشیروان پیاوێکی دیبلۆماتکاری باش، پیاوێکی سیاسی باش، پیاوێکی سەردەچوو بە تەجروبە بوو لە ڕاگررتنی ئەو باڵانسانە، پیاوێک بوو ئەکرا لە هەر حاڵەتی کاکە میلەتەکەمان تووشی هەر ئاڵنگاری و ئاستەنگێک بوو باە ئەم پیاوە وەک ڕاوێشکارێکی گەورە و پیاوێکی بە تەجروبە سوود لە ئەخری کاگنوشیروان ببینی بووە هەموو ئەو گرفت و ئاریشانی کە ئاڵۆز بوون وەکە ناڕەحەت بوون سەر لە دەرکردنیان ئاسان نەبوو. کاگنوشیروان لە هەموو ئەم بوارانە پیاوێکی سەردەچوو بە پیاوێکی بە تەجروبە و پیاوێکی کارەمە و دەڕاستی. کا خەلیل کەمێک بگەڕێنەوە بە سەردەمی شاخ. کاگنوشیروان هەم لە کۆمەڵی ڕەنزەران و دواتر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و لە دەستەی دامەزرێنەرانی یەکێتیشە. کەمێک باس لە خەباتی شاخ سەردەمی شاخی بکەین. کاگنوشیروان شێوازی مامەڵەکردنی وەکو سەرکردەیەک شێوازی ڕەفتارکردنی لەگەڵ شۆڕشەکەدا لەگەڵ هاوڕەکانیدا لە شاخ چۆن بوو؟ خۆی لە ڕاستیا کاگنوشیروان وەکو سەرەتا پێم وتی لە ڕێگەی نووسن و نووسین و خوێندن و معریفەوانەوە هاتوۆتە مەیدانی خەباتوە سیاسێکی دیار وە کەسایەتێکی دیار بووە لە مێژووی میلەتەکەی ئێمە. خۆ دەزانی ئەگەر بین ئێمە سیرکەی قۆناغی شۆڕشکردن سەیری مێژووی هەر شۆڕش و ڕاپەرینێک هەر جوڵانەوەکی دنیا بکەیت تۆ چەکت پێەیە لە ڕاستیە یان ڕوبەری دوژنێکی درڕندە ئەبی تۆ کە بە هەموو ئوستوبێکی نامرۆڤانە ئەو مامەڵە لەگە گەلەکەی تۆوەکە لەگە حرەکەکەی تۆوە دەگات. لەبەرەوە لەو سەردەمانە پێویستە هەندێک و موتیژی هەندێک جار ئیتر ئەو شۆڕشە تۆ چەکت پێخۆ بەرماڵت پێ نیە لە ڕاستیە. کاگنوشیروان لە سەردەمی شۆڕشکردنا پیاوێک بووە توموتیژی تیا بۆ زەبروزەنگی هەبوو بەرامبەری نایارەکانی میلەتەکەی ئێمە. ینی ئەو قۆناغا ئەوە پێویست بوو بەڵام لە هەمان کاتا کاگنوشیروان لەگەڵ هاوڕێکانی ئەگەر هینیش بۆ پیاوێکی سەوری بوو بێ یان ئەگەر پیاوێک بۆ ئیجراعاتی کردبێ پیاوێک بێ لێ پێشینەوەی کردبێت هەموو ئەوانی بۆ قۆناغی خۆی زەرور بوو بەڵام پیاوێک بۆ ڕێزی هاوڕێکانی خۆیەگرت ڕێزی میلەتەکەی خۆیەگرت لەو قۆناغا لەو قۆناغانە کار بووە لە مامەڵەکانیدا لە سەردەمی شۆڕش وایە و تەبیعەتی شۆڕش وایە. بەڵام ئەگەر سیرکی کاگنوشیروان لە دوای ئەوەی ساڵی 1970 و توانەوەی ئەو حرەکە گەورەیە کە خاوەنی سەدان هزار چەکداوری ئیمکانێتێکی زۆر و پارەیەکی زۆر و چەک و شۆڵێکی زۆر و ئەوانە یعنی لەلای تاک بە تاکی ئەم میلەتەی ئێمە هەموو خەڵواتەوە خۆیەکە جارێکی ترکردن کورد ناتوانێت بێتەوە مەیدانێک جارێکی تر هەڵسانەوە بۆ جوڵانەوەی کورد زۆر قورسە. بەڵام یەکێک لەو کەسایەتیانەی کەشانی دایە ژێر ئەو شکستە خۆتان نەزانن کاگنوشیروان پیاوێک بۆ ئەو کاتە لە دەروی وڵات لە وڵاتێکی ئەوروپی وڵاتێکی ڕازا و خۆشی وەک نەم ساخەریکی خوێندن و دکتۆرا و لە باشترین بوار و ئەوانە بەڕاستی. بەڵام
لەبەر قەزی میلەتەکەی خۆی هەموو ئیمتیازەکانی خۆی واز لێ هێناکە ئەگەر سەیری ئەو کتێبەی کەی لە قەراخی دانوبەوە بۆ خڕینەوەزنگ بەڵێ بۆ خڕینەوەزنگ ئەوە تعبیر لەوەکە کە هەموو ئیمتیازەکانی خۆی واز لێ ناکە مشتوە هاتو بۆ ئەوەی شان باتە ژێر ئەو شکستە لەگەڵ هاوڕێکانی جوڵان و میلەتەکەی ئێمە جارێک سەلونێ دروستکەنەوەوانە کانوشوانێکێک بوو لەو ڕێبەر و سەرکردانەی کە لەو قۆناغا دەورێکی مێژووی گرنگی بینی لە ڕاستیە اینجا گەر سەیریکەی دوایەوەیش ئەو حرەکەیەکێتی نیشتیمانی کوردستانی ئەو سەردەمە هەر لە سەرتاوە بە کۆمەڵی ئاستەنگ و بە کۆمەڵێک هینی قور ساتێپەڕیوە گرتنی سەرکردەکانی کۆمەڵە کە تیارێکی زۆر گرنگ و بهینە و جوڵانەوە کە بووی ئەدامکردنیان دروستنی فراغێکی گەورە دوایەوە شەیدبوونی کاگارام دوایەوە کارە ساتی هەکاری دەرباسکردنی ئەم حرەکەیە لە هەموو ئەم تەنگژە و هینانە کە دروست بۆ کاگنوشتوان دەوری سەرکردەی هەبوو دیایە دەوری پیاوێکی بە ئەزمموی هەبووە لەبەرەوە قۆناغ بە قۆناغ ئەو شکستانە کە تووشی حرەکەکە بووە لە ڕاستیاش پێن پەنجەی کاگنوشتوانی پێوە دیارە تا ئەم دوانەی خۆتان نزانن کە ئەنفال چکارە ساتێکی ماڵوێران کرد بوو دەرگای بە میلەتەکەی ئێمەگەر هەر ئەوە نەبوو ئێمەکە حرەکەمان بچوو بۆ بەڵام ئێمە گەلەکەمان ئەو کوردستانە گەورەی زیاتر لە 4500 دێ و شار و شارۆچکەوانە وێران کرا تەختی ئەرزکرا هیچ ئاوەدانی لە وڵاتە نەما ژێرخانی وڵاتەکەی ئێمە نەما بە سەدان هزار تێکۆشەری ئێمە و خەڵکی بێدیفای ئێمە لە ژنو مناڵ و ئەوانە هەموو زیندە بە چاڵکرا لە سەحرای عەرعەر و کێوکێوە جگەلەوەش میلەتەکەی ئێمە نیشتیمانەکەی کرا بە زیندان بووی دەڕاستە گەلەکەی ئێمە لە ناو ئەردوگای زۆرە ملا کۆکرا و حکوومەتی عێراقی لەڕێی دەستگا هەواڵگوی و دەڕندایەتەکانی ئەوان هەموو تەوەکرانەمانە لە دوای ئەنفالیش حرەکەی کوردی زۆر تێکشکاگە تۆ سەیریکە هەموو حیزبە سیاسیانەکە یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەو سەردەمە کە بەهێزترین هێزی سەر گۆڕەپانی کوردستان بوو لە مەیدانی خەباتوانە تەواو پشوو بووانی لە ئەو هەموو پێشمەرگە تێکۆشەرەوانەوە بوو بە هێزێکی 1-2 کەسی ینی خەڵک ئومێدی نەمابوو خەڵک مێدی نەمابوو بۆ کە جارێکی تر ئەم جوڵانەوەیە یا میلەتەکەی ئێمە لەم ماڵوێرانی ئەمجارە دەرباسی بێت لەو قۆناغیشا کاگنوشتوان دەورێکی گرنگی بینی لە ڕێبەرایەتیکردنی حرەکەکە لە داڕێژنی بەرنامەی گونجاو وت کە لەگەڵ هەلومەرجێ و سەردەما گونجاو بوو هەتا ئەو کاتێک کە ئەو هەلومەرجە سیاسی هاتە پێش عێراق سەرڕۆیەکی تری کردوە کۆیتی داگیر کرد لەو قۆناغا فراغێک بۆ ئێمە دروست بوو کە ئێستا خەڵگەڵێەوە زۆر جاری وای هەیە نێارەکانی ئێمانی میلەتەکەی ئەوانەی کە دەوریان نەبووتایە شەرەفی بەشداربوونیان پێ نەبراوە لەو سەردەمانیشا لە ڕاستیا ڕەنگە ئەگەر کاگنۆشیروان و تێکۆشەرەکانی هاوڕێی ئەو و یەکێتی نیشتیمانی کوردستان نەبایە لەو سەردەمان ڕاپەڕی ناکرا ڕاستە خۆ عێراق زەربەیەکی گەوری بەرکەوت بوو هێزەکەی لە خۆی تێکشکا بوو بەسەرێکا بەڵام دام و دەستگاکانی لە کوردستانە تێک نەشکا بوو دام و دەستگا هەواڵگیریەکانی مابوو سەربازگەکانی مابوو پەیکەری ئیداری ئەو حکومەتە لە کوردستانە هیچ دەستی لێ نەدراوە بەڕاستی ئەوە بەرنامەی وردی کاگنۆشیروان و لە سەردەمی ڕاپەڕین کە هەر بە ئەندازاری ڕاپەڕین ناستا و دەوری گرنگی هەبوو بەڕاستی لەوا لەو ڕێبەرایەتیکردنی ئەو قۆناغش بۆ ڕاپەڕین کە هەتا بە ئەنجام گەیشت و سەرنجام پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستانی تیادرو و هەرچەند بەداخەوە هەممان سەرنج و تێبینیمان هەیە لەسەر هەڵبژاردنەکان و لەسەر دەسەڵاتی ناتن دروستوانە بەڵام ئومێدەوارین ئێمە بێئومێد نەبین و ئەم من بۆ خۆم دەسەڵاتی کوردی بە هەموو کەم و کوڕیەکانی بە هەموو سەرنج و تێبینی کۆمنتی ئێمە بەری ڕەنجی میلەتەکەمانە بەری ڕەنجی سەدان ساڵی میلەتەکەمانە ڕووباری خوێنمان بۆ داوە وڵاتەکەمان لەسەری بە سووتما کراوە گەلەکەمان کیمیا باران کراوە تێکۆشەرەکانمان شەهید بوون لەبەرەوە بە هەمومانە بێ بە ئامانەت و تەعاملی لەگەڵکی ئەم دەستکەوتە لە دەستمان دەرنەچێت لەبەرەوە وەکو پێم وتی بە هەموو کەم و کوڕیەکانی ئەمە لەوە باشترە تۆ بێگانی یان دوژمن بێ حکمی وڵاتەکەی تۆ بکە و ئینکاتۆوان باشە بە درێژایی قۆناغی شاخ بێگومان زۆر باز لە پەیوەندی نێوان کاگنۆشیروان و مامجەلال دەکرێت هەمووکو دواوڕێ هەمووکو دوو سەرکردە زۆر جار دەوترێ مامجەلال ینی لە پشتی کاگنۆشیروانەوە بووە هەمیشا بەوەی کە دەستکراوەی کردووە یعنی بڕیاری داوەتە دەست بۆی ئەو بڕیار بەدەست بێ پێی وتووە تۆ لە بری منیش بڕیار بدە ینی پەیوەندی و دۆستایەتێکی زۆر لە بینیاندا بۆ تەنانەت زۆر جارەگەر عاجزیەکیش هەبوو بێ میشە مامجەلال لە کتێبەکان داوای هەیە بە کاکەنەوەی خۆم ناوی بردووە ڕەنگە لەوە زیاتریش بێت من پێم وایە کاگنۆشیروان و مامجەلال دوانەیەک متەواوکردی یەکتری بوو لەبەر ئەوە هیمەتی ئەو دوو پیاوە پەیوەندی تەندروستەکانی ئەو دوو پیاوە وای کرد لەو قۆناغە سەختانە
ئەم حرەکەیە سەرکەوتو بێ. بە تەئکید کاک نەوشیروان ئەوەی من بزانم مام جەلالی زۆر بەداوە گرنگ بوو. مام جەلالی زۆر خۆ زۆر ڕێزی شێگرت لەو کاتانەی شاکە لەم دوایانە هەندێک گرفتی و ئاڵۆزی و شت دروزە بوو، بەڵام کاک نەوشیروان قەدر ڕۆژێک لە ڕۆژان هەرچەند خەڵکە کەوتە بین و خۆ دەزانی نەیار هەبوو، دەستی دەرەکی هەبوو، دەستگای هەواڵگری ئەم لەولا و دەوریان هەبوو لەوەی کە نێوانیان خراپکردنوانە. بەڵام ئەم دوو پیاوە لەبەر یەکیان باشە ناسی زیاتر لە 40 ساڵ زیاتر لە مەیدانێکا لە سنگرێکا وەکو دوو کەسایەتی گەورەوەکو دوو شۆڕژگێری گەورەوەکو دوو کەس کە خۆیان هەستیانەکە تەواوکەریەکەین بە تەئکید ڕێزێکی زۆر لە بینیانە بۆ هەبوو. ئەم ڕێزەیش بۆ مایی ئەوە کە دەستکەوتەکانی میلەتەکەمان هەتا ئەو کاتەیش کە ئێمە ڕاپەڕین بە ئەنجامەکانی گەیشت و حکومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی لێ دروست بوو. بە تەئکید هەچی لەسەر پەیوەندیەکانی مام جەلال و کاک نەوشیروان ڕەنگە هێشتا کەم بێ، ئێمە نەتوانین حەقی خۆی بینێ. ئەوەی کە خەڵق قسەکار ڕەنگە نارێکی قسە بکات لەسەرەوە خۆ تۆ لە نیتەجی ئیشکردنیشە جاری وا هەیە تووڕەبوونی شەیە و لێ عازتبوونی شێ و شتی بچووکوانە، بەڵام قەت لە بینی ئەوانە نەگەیشتوەتە مریشکە ڕەش، لە بینی ئەوانە دایمە تەفاهم هەبووە لە یەک تێگەیشتن هەبووە. گەشتێکی شەبێ جەنابی مام جەلال بەڕەحمەتی زۆر ڕێزی کاک نەوشیروانێک بە پیاوێکی زەروری ێزانی. من بۆ خۆم لە کاک نەوشیروانم بیستووە کە باسی هیمەتی مام جەلال و گەورەی مام جەلال بە تایبەتی سەردەمی شاخوانە ڕەنگە هەر لە سەلیقەی کاک نەوشیروان نەبتوانێت ئەوە وەسفەکەی ئەمانان نەزان نەتوانین، چونکە ئەو ئەوان لە ناخی یەکتری شارەزا بوون. من جارێکیان پێمانوت ئەو ڕێکەوتنی دباشان بوو، وتمان کاک نەوشیروان تا چەند باوەڕی هەیە ئەم ڕێکەوتنە سەر بگرێت. وتی من مام جەلال خۆی وەک من خۆی ناناسێت، تی مام جەلال کەشتی و زۆر بەڕاستێتی تی ڕێکەوتن و برایەتی ئەم جارە مام جەلال لەکانی دڵی هاتوۆتە دەرەوەوان. بەڵام بەداخەوە هەنێشتیشی بۆ ئێمە باسکرەوە بوو ئەو سەفەری کرد مام جەلال تووشی ئەو حاڵەتی نەخۆشتر نەهاتوە مەیدانەکەی ئەوانە پەیوەندیەکانیان تەندروست و پەیوەندیەکانیان برایانە بوو، پەیوەندیەکانیان زۆر دۆستانە بوو، پەیوەندی وەکو کورد دەڵێ کۆنکرێتی بوو لە ڕاستیە. باشە کا خەلیل لە دواترە لە بزوتنەوەی گۆڕانە زمانێکی پۆپۆلیستیمانە بینی، زمانێکمان دەبینی کە نامۆ بوو بە کۆمەڵگەکەی ئێمە، نامۆ بوو بە کللتورەکەی ئێمە، ینی لە سەردەمی شاخدا لەکتریشیان دەکوش، بەڵامم هێزانە ئەم زمانیان بەرامبەرێک بەکار نایەنە. ئەم زمانە لە چیەوە سەرچاوی گرتبوو؟ ئەزانی شۆن لە ڕاستیا خۆ گۆڕان حیزبی ئایدۆلۆژی و شت نەبووە. ئەوانە گۆڕان کۆمنتی لەسەر شێوازی حکمڕانی لە هەرێمی کوردستانە هەبوو. ڕەنگە پێشتریش هەر هەوڵدراوە هەتا سەردەمی ناوێکێتیشکە بکرێت شتێک ینی کۆنتترۆلی ئەو بارودۆخە بکرێت، بەرنمەیە دابنرێ کە دەستکەوتەکانمان نەکەوێتە خەتەر، دەستکەوتەکانمان لە دەست دەرنەچێت. هەمیشمان کۆمنتمان لەسەر شێوازی حکمڕانی وڵاتە هەبووە. بەڵام لەگەڵ ئەو زمانەیە بوو؟ نا لەگەڵ ئەو زمانە نەبوو نەخی. ئێمە ئەو حرەکەیە کە دروست و خۆ دەزانی گەنجێکی زۆری تێکەڵ بوو کە بەشداری سیاستیان نەبوو، سیاستیان نەکرد بوو. یان جاری مەسەلا خەڵکمان هێناوە ئێمە کاندیدمان کۆ بۆ پەرلەمانیان بۆ پۆستێک پێشتر بەخۆیەوە نەیبینیوە، خەباتی نەکرد و سیاستی نەکرد لە مەیدانەکان نەبووە کە خۆی لە شاشەی تەلەڤیزیۆن بینیوە کە خەڵی گوێی لێگرێت بە نەوعێکی زۆری تەتەڕفی کرد و کە ئێمە خۆ تەبقۆمان نەکرد. بەشێکی ئەمانە کۆمەڵە گەنجی خوێنگەرمی بێتەجروبە کە لە هەر وڵاتێکەڵ یەک بوو، بەڵام خۆشبەختانە نەگەیشتوەتە ئەوە کە ئەوانیش کۆنتترۆل کراون، بەڵام زەرریشی لێداوین لە ڕاستیە ئەوە هەبووە. بەڵام نەوەڵا کاک نەوشیروان لەگەڵ ئەو زمانە تۆمەتیژێ نەبوو، بەڵام ئەو پێی وابوو ئەبێ گەنجیش بەشداری کایە سیاسی بکە، چ لە کاری ڕێکخراوەی چ لە کاری ئیداری نابێ شەرعیدی شۆڕژێڕەتی هەموو شتێبێ ئەوەی کوڕی ئاغا و کوێخا و مەسوولوانی. ئمە پێمان وا بۆ میلەتەکە ئێمە خەڵکێکی بەژمێنێتە هەزاران گەنجمان هەیە کە کوڕی خەڵکی فەقیر و هەژار و جوتیار و کرێکار و خەڵکی زەحمەتکێشی ئەم میلەتە ئێمە خوێنەوارن و بڕوانامەیانێ و حەق ئەوانەیش بێن لە کایە سیاسی بەشدار بن. بەڵام لە ڕاستیان من نایشارمە ئێمە لەوا زۆر سەرکەوتوو نەبووین. بەشێکی ئەوانە ئەو خەڵکە دەرچوون کە خۆ دەزانی دوایی بوون بە ماوەی ماڵوێرانی بۆ خۆشمان و لەگەن تشتیان بە خۆیان و بینی کەوتنە نێوان بە خۆشی بە یەک بە یەکمان کاکە بەڕاستی ئێمە خەڵکمان هێناوە کاکە وەڵڵاهی هەر کەسی نەیناسی و کەس نەیزانی وە کوڕێکیە، کەس نەیزانی لەکوێوە هاتووە، هێناومانە کە وای وەزانی تا هەموو شتێک خۆیەتی، وای زانانی تۆ هیمەتی خۆیەتی، پیاوەتی خۆیەتی، تەجروبەی خۆیەتی، هەوڵی خۆیەتی ئێستەکانی مەکانێکی. بەڵام دەڕاستی هەموو ئەوە کاریزمایی کاک نەوشیروان و دەوری کاک نەوشیروان و بەشێ لەو هاوڕیانەکە لە دەوریابن ئێمە پێشتر مەسئول بووین و پێشتر لەو حرەکەیە خەڵک ناسی بووین و تا ڕادێ خەڵک ڕێز و حورمەتی لێگرتوین و خەڵکیش تامەزرۆی ئەوە بووە کە لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و ئاڵوگۆڕی تیابێ. یانی بتوانین ئێمە دەسەڵاتەکەمان وا لێ بکەین ئێمە عاملی خێرین. تۆ ئەزانین لە هەموو دنیا ئەگەر
دەسەڵاتی ئۆپۆزیسیۆنی بەرامبەر نەبێ نقطە زۆعفەکانی خاڵە لاوازەکانی کەم و کۆرەکانی بۆ دەستنیشانکە ئەو دەسەڵاتە ڕەنگە خۆی هەر سەرکەوتو نەبێت لە ڕاستی ئۆپۆزیسیۆن بۆ خۆی تەندروستە بەڵام ئەم ئۆپۆزیسیۆنانی ئێستای ئێمەنە گۆران لەو خۆناغا دەوری باشی بین چکە خۆ دەزانی ئەو سەردەمانە پەرلەمان هەردیوەخانی حیزب بۆ پەرلەمان باسی بوجەی تیانەکرا و باسی ئەوەی تیانەکرا و باسی کەم و کۆرەکانی تیانەکراوە بەڵام ئێستایشی لێ دەرچێ ینی بە هەموو لایەنە سیاسیەکان نەکەرەوە مەسەلا سەیری حیزب ئیسلامیەکانیش کە سەیری ئەو حیزب ئەو بزوتنەوە تازانە کە دروست بوو هەموو ئەوانە خەڵکیان تای پەرلەمانتاری باش وڵا کاکە شەر لەسەر کێشەی میلەتەکەیانەکەن لەسەر بوجە ئەکەن لەسەر کەم و کوڕی ئەکەن خاڵە لاوەزوشتەکان دەستنیشانەکەن بۆ خۆی ئەو خۆناغەیش کاریگەری و دەوروت ئەسیری خۆی هەبوو ئێستا خۆی تۆ سەیری خەڵکی ئەوانەی کە کاتی خۆی مێناوانێکیان گۆڕانی بەڵام ئێستیش خەڵکی کاران بەڕاستی لە پەرلەمان و لە کاری سیاسی و بەرگریکردن لە مافی ڕەوای ئەم خەڵکە و لە کەم و پۆزیسیۆنی ئێستا نە ئەمە ئێستا نەخێنە بڵا هەر خەڵکێت و هەر بڵێ زەربیسپلیکەی نەوڵاسی خەڵکی باشێ ڕاستە متالەکانیان پۆپۆلیسی و تون و تویژی پێوە دیارە بەڵام بەگشتی هەر دەوریان هەیەوانە مەسە ئێستا کاکە وڵی ئیسلامیەکان هەندێکیانەی لەو پەرلەمانتارانی عێراق بەڕاستی دەوری باشانەی پیاوەکو ویژدانی ئێستا من بۆ خۆم قەناعەت وایە کاکە ئەوە حەقی ئێستا مەسەلا کاک ڕێبواریان لە کەرکوبداناوە ئەی بە هێزە سیاسی کوردیەکان ئێمە بە ساڵی ڕابردوو بۆ عیلمتان حرەکەکەی شێ مەحموودیش مەسەلە کەرکوب بووە بە حەزەکەم زانی ئینگلیزەکان لەگەڵ شێ مەحموود زۆر نەسازاون شێ مەحموود داوای کردووە مەسەلەی کەرکووکی خێز چوارچەوەی دەسەڵاتەکەیەوە بەڵام ئینگلیزەکان کاستیان کەرکوب چیتایە ڕێگریان کردووە لەبەر ئەوە ینی ئێمە بە ئوسلوبی نە لە مفاوەزاتەکان نە بە ئوسلوبی شەر کێشەی کەرکوما بۆ چارەسەر نەکرا ئەم کێشەی هەر ئاڵۆز و ئاڵۆسر بوو بەڵام ئەم ئوسلوبەی کاغڕێبوار من پێم وایە ئەمە باشترین حەلە باشترین سیاسەتە لەسەر مەسەلەی کەرکوب حەقە هەموو لایە پشتگیری بکەن محافزەیەکی باشە پیاوێکی سەرکەوتووە من بۆ خۆم تێبینی هەڵسوکەوتی ئەو پیاوە ئەدای کارکردنی من سوپاسی شێکم حەقە بەڕاستی برایەت بەرادەرانی پارتیش لە جیاتی ئەوە دژی بن بەربەستی بۆ دروستکەوانی هاوکاریکەن بۆی سەرکەوتوو بێ لەبەر ئەوە باسی مهینەکەم لەسەر ئەوەیە کە هەموو لایەنە سیاسیەکان ئێستا خەڵکی هەیە خەڵکی باشەیە لە ڕاستیە ڕاستە باشە دواپرسیارم لەسەر بزوتنەوەی گۆڕانە ئێستا لە دوای کۆچی دوای کاک نووشیروان دەزانین بە ئێستا گەشتووە بۆ بە ئێستا گەشت و ئێستا چۆنی دەبینی پێ دوایە پێویستە بە مستوبە ئەوها بەردەوام بێن یەکەس باس لەوە دەکەن دەڵێن ئەم مێزەی تر لە دوای ئەو هێز و گۆڕەتینەی کە هەی بوو حەقا کۆتایی بەخۆی بێنێ خۆی لە ڕاستیا بەداخەوە خۆزگە بم قۆناغە نەگەیشتایی ئێمە دیارە ئێستا جەنابی مامجەلا من تۆ بمانوێ ماجیێغی پڕ نابێتەوە ئەو کەسایەتێکی جیاواز بوو خەسڵەتەکانی ئەو جیهانبینی ئەو توانای ئەو ئاسی ڕۆشنبیری ئەو ناسینی لە منتیقەکە لە دنیا لە ناوخۆ لەگە خەڵکی جیاواز بووە وەکانوشانی بە هەماش بمانوێ خەڵکێکی بێ فەداغی کاگنوشان پڕکاتەوە بەتاکی دەستمان ناکە بەتاکید نیشە لەبەر ئەوە بەشێکی ئەو حرەکەیە پەیوەندی بە کاریزمایی کاگنۆشیروان توانای کاگنوشوان باوەڕبوونی گەلەکەی بە توانای کاگنوشوان و بە بەرگریکردن لە مافی ڕەوای خەڵک ئەو خەڵکە کۆبوو بووە لە کاگنوشوان بزوتنەوەکە بەشێکی کاریگەری شخصی خۆی بووە لەگەڵ مەرگی ئەو برادرانە نەیانتوانی بە شێوەیەکی تەندروست ڕێبەرایەتی ئەو بزوتنەوەکەن و فەداغی کاگنوشوان پڕکەنەوەوان ئەم سیراعانە ئیتر لە سەرەتای دوای مەرگی کاگنوشوان دەستی پێ کرد کە بەم قۆناغی ئێستەگەی تا ئەم دوایە کاکدانا هاتووە کە ڕێنەکەوتن لەسەر ئەوە ئەو قەناعەتی وابوو هەر کۆمنتی لەسەر پەیرۆ پرۆگرامی ئەو بزوتنەوە ئەمەی غەڵەتە ئەوەی خراپەوەی خراپ تحملی ئەوەیان نەکرد کۆنفرانسێکی تەندروستە چە من ئێستا دانیشتم تەقاوتم پەیوەندی مەجیشیانوە وەکو هەمیشان برادەرمەوە برادر من نایشمێ بەڕاستی زۆر قسە لەسەر ئەو کەم و کوڕیانەکەم بارودۆخەکە وازەح و دیار و هەمومانەی بینین و ئەو بزوتنەوەی ئێستا لە بەردەمی کۆمەڵێک تەنگەژەی گەورەیە کە من پێم وایە ڕەنگە نەتیجەکەی تەندروست و باش نەبێت بەڕێزکە خەلیل سەرکانی پێشمەرگەی دێرین سپاس دەکەم سپاس بە بەشداری زۆر سپاس بەخێر من بێخ خۆشەویستان بە یارمەتیە و کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانە گەینەوە کاتێک خۆشخواتانەکەم